آره والله وين معرفي كرو من نامين فاتحة فاميلم جلالين خلق سيرو بيري يسبيان شارو هوراماني اتر ساكنو اي منطقينا ماشا مسيرة كم ماشاش بنت تيكاني سيرو بيري تيكاني باسا اتر دي چنه سالي دو 30 سالة انت مشغولو اي شغلينا جا شواني وياوانا اي شغلو جا مدة الواني كل بدا يقليراني مازيم يشاو مشكلة امانا ور بيمو باسا اتر تدي يساعدان حال حاضر يوانا إيو فصلة إنانا أشي موقعنا إنانا أشتنا أبي جورة بالي حرب اشتياق ويم لواني تاران عرض كرو دلقو خاكسنجي مغانيم ديه بدلقو خاكسنجي كوريش أوشا كذيبي وقت كوريش أوشا كذيبي منيج مدتها چا كاريگريم كر أماني و أچه چوك علاقم باهنگريا كيبي ئامانێ ئەچێگە درێخ و خاکسەنگی بەنگ و بەزم و مۆغانیەکە وەشم کرد و ئارمە چاگە ئاویرم کردە و دەسم کە ئاسن کوای ئیتر یاوانی ئێ حەدێتر بینێ بەمانی و بینێ بە چەرخی دەسی و ئەنەن چەرخی دەسی ڕەنگە ئەکسەر و خەڵکی زانۆنێ ئەنا ئیسێچ من ئانە هەنم ئانێ ئیسە فەرمایەتر یاوانە تا ئەوێگە گیان جە خانەوادە وێمانە فەقەت جە زەهینی وێمنە گێرتەنم تەحوێڵ ئەنا هیچ خانەوادەیە ئێمە مەشغوڵ و هەنگەری نەبیان ای شغلی هست بنامی آهنگری و داره دامنزاده کروه اصلا هر نوع وسیله و کشاورزی وش کرونه حتی بعد اثر سریع وسیله تا او وش کرو ولی تو ورو گناهکاری ورو بزما خلاصه ما کروشه ورو غیر قانونی تا او شاکرو ولی ما کروشه ای صد دست کردوم اینه داره میویه نه اینه ماچاش داره میویه داره طول بریه وقت ول داره میویه یعنی میوی شاپنه بریه نه ئێمە ئیسە تۆڵش پەنە بڕا باخش پەنە پوختەکەرە ئینە چەکشینی هەر دەستکەدار و وێمنی ئیسە دەست و وێمنی ئینە چەکشی بەناییێنێ هەر دەستکەدار و وێمنی ئینێ ئینە تەوەرزیناری هەر دەستکەدار و وێمان و باخ پوختەکەرێن و گەڵای کەشی ئینە ترێشتەی دەسین ئێتر جەفەنەری وەشکریان ئانە ئا ترێشتەی یەک تیکە فەنەر ئەچی فەنەرابیە وەشکریان بە زەحمەت و زۆری و چەکشی و ئاویری یەک تیکە فەنەری ئەچینە چی فەنەری وەشکریان ئەپی ترێشتەی ئینە وەشکریان هەر بازم بە تیکە فەنەر باز ئینەی چەر زەنگەنێنێ زەنگەنێ فەنەریەش ئاماچا سووکێ ئینە قوڵەنگەن نوک و پیکۆرێن وەختە پیکۆرەکێت تێژە کەراوە نوکەکەیش ئینە ئاواری وەشم کەدەن ژە نوک و پیکۆرێ تتوى عاوي تشيشا خاصيتها عاوي عزم كذي واتم آنانا كيترا دمي محكم جيرو اگری عاوي بو براششان اگری عاويش نبو متتر به هیچ ما برو نبريو كذا بونه ولا ست تيغ بآوي كار كارو هل نوعي تر إيسا قيم چني بيان داري بيان زندگيش كدن بداري إيسا بيان دزگاو مزانو ناميشا چشيني آدزگاهيني هكا گيوار شاپنا کناني ئیسە بیان دارە و وەسیلە و برقی و ئاجۆرە جیاو داری ئینە جیاو داری مەسەلەن بیان جیاو سیرکەی وەشەکریان ئێجازە بدەیت دوو سیرکەی جبار و نەبەراوەر سیرکەی چەنە ئیسە بەراوەرە مارونەوە ئایشتە تەماشەش کردی زمانێ سیرکە بێنە ئیسە تراکتۆر لێ هەنێ وەشێکریێنێ مچکلە مچکلێ گێڵا گل و مەڵکانە و ئەپاسە دەی ئێتر مەدان و واچ و چێشتەر ئانە واچیش پێنی وەسیلە ئیسە چیوێ جیاو ئینەی چیوێ ئامان نەوەر بە برقی کارکەڕوو مەسەن جیاو ئی ترێشتەی ئامان نەوەر هەر کارکەڕۆنە مەسەن جیاو گزڵکەی شارەسانی مناوەنێ جیاو ئانە نوع و وەسیلەی هەن ئینە لوان کەنارۆ کولەن مەنەنۆ چێش قەیمینی تازگی ئامان نەوەر بە برقی کارکەڕۆنێ ئەپێ حاڵات نەگیان ئیسە خۆڵکیچ ئەکسەرش تر نمێ سەر وەخت وهەنگەری وێ کەمش کەدانێتر بەخاطر اینەی کاری ڕەحەتی و مانیای خەسەگی پەی بەدەن و ئینسانی کەمتەر بۆ نە کابرام لۆ ماچۆ من ملو
چیوە بەرەقەی ماروێتە مەلو دەستکرد و زرم و کوتکەدە و حاڵ و حەکێت و بلوچی بکەرونە کارکەرونەی ئینشەڵڵا تا کاری ڕەحەت بۆ نە هیچ کەس مەلۆ کاری سەخت کارەوە ئیسە ڕۆزگار ئەپارسەنگیان ئانە واچی شوێنی تێخ و توواڵەیە تێخەوە گەرەکەت بۆ کار کردینە چیوەش وەشکەی فەنە ئەکسەر جە فەنەری جە پڵۆس و ماشینی وەشێکردیا هەروێ وەسیلە و ماشینینێ ئەتە ئاستنی قەیمیچ نەمانەن تاواچی ئیسە بلی یاگە هەنێ قەیمی باریەگە پایچ نەبوو یا پویان یا مێتر تەخۆ درۆسە تا ئەنەوەی نێشمانۆ گۆچۆ نێشمانۆ یعنی نەو چەند نێشمانۆنە هیچ تا هەرە ئاهەنە قەیمیە یاگێ و ئیسەی گێرۆ زیاتریچ ئەرێ هەن ئەرێ وەڵا قەیمی ئاهەنی قەیمی هەن مەسەن زەنگەنی قەیمی هەن عەمر و ویست دانا زەنگەنا و ئیسەی کەڕۆنە کار و ویست زەنگەنا و ئیسەی کەڕۆ نا هەر جنسش جە جنس و ئاهەنەکەین چیوی خاص مەسەن ماچ میسە هەر بەشەری قەیمی هەن هیچ تاێنە دەجوانە ئیسەی تاوە کارکەڕۆ هەر بەشەرێەوە ئینسانێوێ هەرجە فەسڵەوە هارینان ئەکسەر وەختی گر وەختیانە کار هەن وەری بچێ زمسان ئیسە ناشکری خۆی نەبوونە خەریکا وەروە نەمەنێ ئیسەشیە ئەچاگە دەوێ یاری میترێوەروە بیێ ئیسە چۆڵەوە وڵات سیاوە ئێتر هەمیشەی کار هەن هەمیشەی ئیسە جەوەهارنێ ئێتر ئارۆ بەدمای نیمە و زمسانی ڕەتبینێ ئێتر یەواشێ گز و خەڵکی ڕووەکەڕەوە تێخوتواڵە وەشکەدەی پێی وەهاریە کە وەهاری علاف نەبوو نەگەڵۆشنی تێختواڵایرە هەنش هەر پاییزێ وەشکەرۆ پێی وەهاری وەهاری لای وەهار کولەن کار شڕۆ بۆنە هەتا ئێتر هەر بە مرۆوی وەختی بە سرعەت و کاری کار بەرۆ وەرنێ تا ئاخر ئاێ وێشە کولەن مەسەن وسافەتا بیان ئەپیسەر و لایانە ئێمەوە پەشتی ماوێ وسافەتا بیانە جە بابەیشەوە ئەمان جە قەیمیشەوە گرتن مهم نیاری وێش وسابیان تاتەش چابیان ئەگە ئی کاری چەکەدە بوو هەر ئەچابیان ئیسە خۆڵک هەن چاگە بیە بوو ئەگە درۆستی چکە بەرواتەنش درۆست نەکەن بە خاتر و ئینەی هەکە فرەتەر یاگێرۆ جەکارەکەی وەلی من کەس نەبی فێرم کەڕوو ئێتر قەیم ئەپاسە بیان جەبابەیشەوە ئازانش وەلی من جە هیچ کەسی مۆنادەنە جە مەغز وێمە فکرم کەزان جە تەجرە بوو وێمە ئێتر ئەسەن ئینە نمونەش ئینان جەڕوە و زەنگەنیوە دیێنم زەنگەن و کاریوە مەسەن واچمە ئینە تامچکلە بۆ نمونش وەشتەرا کاری سوکتەرا وەشتەرا ئینە گەورەتەرێت چاوەشێ کردیا مەسەن ئی گزڵکی جە گزڵکێ قەیمیەوە بیان وەشەم کەدێنە گزڵکە بیێنە قەیمیە حەچی چیوێ بیێنی ئینە قەیمی بیان ئینە جنس وان بڕیان هەر قەیمین ئێتە هەروەڕۆ ئیسەیش توشمە و توش و هەر وەسیلێ بەونە ئیتر ئیسەیش وێم تاوو وەش کرد و مەسەن ئینە ئینەی ئەدعان وێم وەشکەدەن دل و گۆشینە تەماشەم کەدەن ئینە فرێزەش بە سیۆپۆرە مینی سەنگە ئینە ترێشتان هەر قەیمین ڕۆ و ترێشتە و قەیمیەوە وەشم کردن ئینە قوڵنگەن هەر ئاین و دەسووری هەن و هارە چنگەیوە بیانانە هارە و ئاساوی هارەی دەسی چین و خەلە هاڕای دەی ئێتر ئینە کالی هەر قەیمیە نەمەهێم نییە من ئیسە تاو وەشەش کرد و هەر قەیمیە بێنە یادم گرتێنێ دەی ئێتر ئەپاسە ئینە چەکوشی بەناین ئینە کولەن هەر قەیمیەنێ ئینە دوازی پارچە بڕینێ هەر کولەن هەر قەیمیێنێ تەماشەم کەدێنێ وەشم کەدێنێ ئەپی جۆرە یاوانە ئیسەگیان ئینە کولەن قەیمیێنێ بێجگە ئینەی ئیسە هەزار نەفەری بێنێ ئەچێگە واچا فێرێ ماکەرە مەمنونی چابوونێ نۆکەری چاکەرونە ئەپا حاڵەتە گیان سەنعەتێ ئالە معروفە قەدیمین احترامدارە هەنوو پێغەمبەرە وێما بیان سەلی الله عەلەیه وسەلم هەر قەیم بیان تا ئیسەیش هەر احترامشن ئیسەیش هەر من نۆکەر و چەکوشیم نامەمنون و یاگە و مەقامێ هەکە ئی کاری کرد و چەنەش چە جیایی نێواچی ئی چەکوشێ گەرە ڕۆژیە منە چەکوشمە ماچەکەدێ ئەشیە بەدێم چەکوشە ئەگەر مەڕی و شیە بەدێن تازیێم نییە پێی هەن نەهێن و احترام و ئی کاری هەن لامەوە خەر و ئی کاری مەزان و هەرچیا خۆی دانا فرە قەرشدان و نەنەکی نەواش و تەنیا هەری وەسیلەیچێ هەرچیا خۆی دانافەنە هەر فرە هەزاران هەزار مەرتەبێ شکر کرد وەر بەرەو خۆی
ئادارێ ئانەن جەفەنەری وەشەکریانە جەفەنەریش وەشەکر و شۆ تەمام نوچش جایتر خاتێمەش باروونە و ئێتە بەش دەست و نەفەرە پسە جەنابی تۆ تا هەر زمانیەوە بری کارش بەنەکەری جەفەنەری وەشەکریۆ جە ئاویری وەشەکریۆ جە مۆڵەری وەشەکریۆ جە خولاسە بە وەسیلە وەشەکریۆنە تەنیا ئەلەکی وەشە چابنیەشلە مەتاوی بێ ئاویریچ مەتاوی یەک چەکشش دەیوێنی ئیسە من بە خاترینێ خڵوز گراناری کارەکەیم فرە سرعەتنە و پەنەپەی گرانی هەر بە هێزمەکە کار کرد و بە خاتر و ئینەوە هەکە مەسەن ئیسە دارێەوە 30,000 دەمەزە دەکردووە دەمەزە 30,000 ئەگە قەرار بۆ کەروش خڵوز گونیە خڵوز 400,000 منە یارە ساڵش منە 200,000 منانی ئێتە من مەتاو بە 30,000 بە ئەگە قەرار بۆ خڵوز بسانونێ بە 30,000 کارکردونێ هەر وەروینەیەکە احترام و خەڵکی و بچێ دەستگیر وەنە و حەساب و وێم گرانجان نەبوونە و گرانفرۆشی نەکردونە ئێتر بە خاتر و ئانەوە شیانە ئەپا هێزما والله ئیسە گیانەکەم ئەگە من قەرار بۆ ئەگە گۆشتدارانە من حەچ کەس بێدا من ئەچێگەشت دڵش پی شغڵیوە بۆ مەمنونی چیش بوو فێرش کرد و حەزیچ کرد و هەریو یاگەوە گۆشەکەنارێوەنە شغڵی فێنی من یۆ شاگرتەنم دەستمەوە یۆ شاگرتەنم دەستمەوە نە هەزاران شغڵیێنە حەز کرد و هەر دوێش ئەو هەر دەش ئەو هەر 20 نەفەریشا بلا شغڵی گێرا دەست شو چی هەورامان نێ بەخاتر وانەیوە سابێت و منەرە مەسەلەن پێی ترێشتێوەی ئەگە منیش نەبوونە دادەی ئیسە چکۆ ئاترێشتەیتە دەمەزەرکەریوێ مشۆ جمیرە بلی مەریوان ئینە ڕوێ علاوی ئینە خەرجە زیادەکەری ئینە کەراماشینی ئەمدەینە وەلیەگە ئەچا بەرۆیانەکەی منێ ئەچا بۆ کەماڵا بۆ ڕۆوەرێوە بۆنە یۆ وەیسیانە بۆ یاخەی بڵبەرنە بۆنێ یا سروپیری پێی ئی دەگایە گەری فرە زەریف و وەشاری یان خەیلە یاگە گیراری حیفا شغڵ دەستبازینە و کابرا بلۆنی شۆرە دەستکەر و گۆشی بازیکەدەی تاوێرەگە وەلی مەلەو شغڵە فێرکەڕونە پەیوەش فێر بۆنە تا هەکە کارێکەڕ و دەوی وەچ وەرە و دەوی جامعەکەی چوەڕۆ ئەی ترێشتەتر ئادەم شادەمەزە دەشکردووە ئەی ترێشتە ئینانیام ئاویر تا سوور بۆوە کووش ئینە کوام ساوش و ئەتر ئاویشنەوە ئینە دەمەزەدیش ئەپی جۆرانێ بایسە سوور بۆوە ماروو کووش نێچێت تەوەرزینە ئای سەرپا حاڵەت نێ باسوور بۆ ئایش ماروو کووش ئای سەر دەمەزار کردیەوە بەڵێ بە ئادوەستر سوورێ بابە پێ دەمەزەری ئەپی زۆرەتر دەمەزار کردیەوە ئینە یەیە ئاویر و ئینا ماوەدا کۆیە ئەپی حاڵەتە تینە میزان بینە و ئینەتر کواش تەمام ئێتە ئینە ئیسە حازرش کرد و پەیکاری ئەنە ئەپاسنێتر ئەنە ئیتر ئیسە داغبی ئاویر سووربیوە ئەتر ئاویش ملەو